ناوم ستار قادر فەرەجە، هەر لە سلێمانی لەدایک بوون لە ساڵی 1960. لە ساڵی 1964 بە خولیایەکی زۆرەوە چوومەتە پەیمانگە، ینی پێشتریش بڵێن لە قۆناغەکانی یەکی ناوەندی تا سێی ناوەندی زۆر بە سڕ و پڕی خەریکی وێنەکێشان بوون. لە ساڵی 1982 بۆ بڵێن بۆ 84 لە ڕێعایە شەبابی ئەو کاتە دەورەی وێنەکێشان هەبوو. ئەوەنەی بیرم بێ ئەو کاتە کە یەکەم جار چووم مامۆستا بەختیار قەفتان لێ مامۆستا بوو کە ویش دواتر هەر مامۆستای پەیمانگاش بوو. دوای لای ئەویش چەند خولێکم بینی ساڵی دواتر کە خالی ڕەسوڵ بوو، بنەمە خالی ڕەسوڵ. یعنی پێشتر عینێکم بڕی بوو بڵێن ئەمزانی کە منهەجی بڵێن ئەکادمی و ڕسم و وێنەکێشان چییە. کە چوومە پەیمانگا ئەنێ قۆناغم بڕی بوو. یەک دوو ساڵ ئیشم کرد لە پۆلیسیا بە جوودی مامۆستا بەختیار و مامۆستا هاوڕێیان وەرفەخری. کۆمەڵی ئیشی زۆرم کرد کۆبوو بۆ بە تایبەتی هێڵکاری. هەر لە پۆلیسی پەیمانگایە لەناو هۆڵی پەیمانگا یەکەم پێشانگام کردەوە کە نزیکی 100 تابلۆیەکی هێڵکاری و بڵێن سکێچ و سکێچی سەریع و ئیتر بە فەحم ومانە لێ عەرزم کرد. 1989 پەیمانگام تەواو کرد، هەڵبەت بە پلەی ئێمیش، ینی ئەو کاتە عەشراوایل بوو و زۆریش ینی خولیان بوو کە پچمە ئەکادمیۆش، هەڵبەت ئەو کاتە ئەکادمیە لێرە نەبوو لە مەغا ئەکادمیا بوو. دوای 10 ساڵ هەڵبەت دوای 10 ساڵ 9 ساڵ گەڕامەوە دیسانەوە بۆ دیراز. لە 2002 ئەکادمیی بڵێن کۆلیژی هونەری زانکۆی سلێمانیشم تەواو کرد. هەر کە لە پەیمانگا بڵێن دەخەرجم کرد چەند مانگێک ناردیانین بۆ ئەوە تەطبیق ئاخر ساڵی پەیمانگا. لەوە بەڕاستی من حەزم لە عینێش کرد، ینی بەدەر لە ئیشی خۆم وەکو هونەر حەزم لە تەدریس کرد، ینی وانەوتنەوەی هونەر. یەکەم جار لە سانەوەی سلێمانی وەکو بە عەقد لێ بووم، ینی چەند مانگێک لێەوە حەزمە کرد فێڵەنەمە بەدەر لەو کاری هونەری و گزارشکاری وازە ئیشی هونەری خۆم ئەسبە کرد چێژیش لە تەدریس وەرەگرم، مەسەڵەن کە تەلەبەیەک مەسەڵەن فێری وێنەکێشانی بکەم. لەوە بەڕاستی خولای ینی تەدریسیش کەوتە خەیاڵمەوە تا دوجار لە ساڵی 98 کاک مەریوان جەلال بڵێن لە سەنتەری گەنجان مامۆستا بوو، پێی وتم ئەویش هاوڕێی کۆنمەی پەیمانگا 5 ساڵ بەیەکەوە بووین، وتی مامۆستایەکمانەیە وە سەنتەری گەنجان، کاتە سەنتەری گەنجان تازە دامەزرا بوو، وای پێویستیان بەوە بوو کە هەم بەیانیان و هەم پاژنێوەڕانیش بڵێن مامۆستای هونەریانە بێ. ئەجاویش منی بانگێش کرد بەڕاستی ئەزموونێکی جوان بوو بۆ کاتێ من. تەخەرجم کرد لە کۆلیژ، گەڕامەوە بۆ دەوامی دائیرە و لە بەڕێوەبەرێتی هونەری شێوەکاری لێ فەرماندەر بوو. چەند ساڵێکی یەک دوو ساڵ تقریبان وەکو بەڕێوەبەریش ئەو کاتە بەڕێوەبەرەکان بەپێی بڕوانامەی ئەوەی بڕوانامەی بڵێن کۆلیژی نەبووە نابوو بە بەڕێوەبەر. من لە دایرەکە بەڕاستی بەزمنی تیاوە تر ینی خۆ نەویستانە خۆیان کردیانم بە بەڕێوەبەری، یعنی یەک دوو ساڵیش بەڕێوەبەری شێوەکاری بوو. 2014 بوو کە خەسرە و محەممەد ژوونەرمەندێکی دیاری سلێمانیە بەڕاستی یەکێکە لە دەرچوانی، یعنی یەکەم دەرچوانی پەیمانگای هونەرە جوانەکانی ئەو کاتە، ینی ئەو کاتی کە ئێمە
مەسەڵەن من لە یەک بووم ئەو لە 5 بوو زۆر سەرسامێکی زۆرمانە بوو بەرامبەر بە ئیشی بۆ نمونە کا خەسرە و لەگەڵ کەمال عادی و کۆمەڵێ هونەرمەندی این بوو یعنی پێشەوای بڵێن لە تەلەبەکانی پەیمانگا بوو کا خەسرە و بانگێشتی کردم وتی ستار بۆ نایت تۆ ئەزمون تێم لە سنتەری گەنجان بێن من ئەو گەلەری سلێمانیم گەلەری سلێمانیەوە بەدەستمە خۆم سەرقاڵیشی ترم تۆ بێ هاوینان سەرتاوا بوو هاوینان تۆ ئەو بڵێن خولەم بۆ بەڕێ ببێ بەڕێەوە دەربارەی مێژووی گەلەری سلێمانی ئەم گەلەری ساڵی 1985 دامەزراوە ئەو کات لە حکوومەتی عێراقی وەرگیرا بە تەبەڕع بۆ هونەرمەندان تا ساڵی هێشتانەوە ئەم گەلەرێت یەکێ بوو لە چالاکترین گەلەری بۆ ئەرزوونمایشی ئیشی شێوەکاران لە ساڵی هێشتانەوەیە بەوەی زەختێکی زۆرمان لەسەر بوو لەلایەن محافەزەی سلێمانیەوە ئەو کاتە محەممەد عەبۆ بوو محافزی سلێمانی بوو پێیان داخستین بەڵام لە دوای ڕاپەڕین لە ساڵی 90ەوە بە هەوڵی من و چەند برادێکی خۆم توانیمان جاری کەم گەلەرێ بکەینەوە من بیرۆکەوەی ڕاستی بێ کاتێکە خوێنکار بووم تمۆحمەوە بوو شوێنێک هەبێت ئیشی تیا بکەم گەنجێ بووم غێری پەیمانگای هونەرە جوانەکان شوێن نەبوو ئیشتیاگەین لە ماڵ و شوێنمان نەبوو دای من خەمەکەم لەوەیە بوو دایم ئەو کاتە بیرمە کردەوە ئەگەر من توانم شوێنێکی وا دروستکەم شوێنە دروستکەم بوو ئەو گەنجانی کە حەزەکەن ئیش بکەن یعنی قوتابی پەنگبانگایە یان کۆلیژی هونەرە حەزەکە ئیشکا بەس شوێنی نییە لە ماڵەوە ئەمە زروفی خەڵکە زاین چۆنە بەڵام ئێمە ئەم فەزایەمان بۆ دروست کردوون ئەو بۆی هەیە بێت لێرە ئیشی خۆی بکات هەتا ئەتوانن کۆمەڵێ دروست مەجموعەی دروست بن پێکەوانێ ئیش بکەن ئێمە سعاتیان بۆ دیاریەکەین دەو سعاتەیە ئەوان بابێن ناو قەعەکەیا بن بەردەوامیشە بین ئینشاءڵڵا لەسەر مەسەلەی ئیشکردنەکانمان و پێشمان باشە وەکومان ناحی مادی ئێمە ئیسفادەی مادی لێ ناکەین بەڵام وەکو مەوزوعی توانای ئەو خوێنکارانەیان بڵین خزمەتێکی هونەری شێوەکاری بکەین ئەوە هەم ئەمەلەکەمانە لێرانێ سەرەتا من لە ساڵی 2015 کە کاتێک خوێنکاری بەشی دووەمی پەروەردەی هونەری بووم لە ئەنجامی ئەو فەراغیکە لە کۆلێژە هەمبوو کە کاتێک بەیانیان لەوێ معازەرە و دەرسم هەبوو دوانی وەڕۆیان لەوێ لە گەلەریەکە خەریکی کارکردن و دەرس وەرگرتن لای مامۆستاستار من بەهۆی ئەوەی کە خوێنکاری دەرەوەی شار بووم خەڵکی قەڵازێ بووم لە بەشی ناوخۆی دەمامەوە شوێنێکی زۆر کەممە بوو لە داخلی ژوورێکمان هەبوو بە 4 کەس یعنی مەجای کارکردنی هونەری مەجای ئیشکردن لە دوای دەوامەوە بۆ من زۆر قورس بوو بۆیە ئەو گەلەریە هاوکارێکی زۆر باشی من بوو وە شوێنێکی زۆر باش بوو بۆ ئەوی لەوێدا بتوانم ئیش بکەم من ماوەی 3 ساڵ بەردەوام هاتووم بۆ ئێرە ساش بۆی تاواکردنی کۆلێژەوە لەبەروی ماڵمان لێرە نییە کەمتر دێمێرە بەس هەر جارێک کە بگەڕێمەوە بە سلێمانی یەکەم شوێن و ماڵی دووەمی من گەلەری سلێمانی و بەردەوام سەردانی دەکەم من بۆ 3 ساڵە هاتوچۆی گەلەری سلێمانی یەکەم وەکو فێرخوازێ یەم بۆ ئێرانە بە سەربەشتی مامۆستا ستار قادر من ڕۆژانە کە یەم بۆ ئێرانە کەسێکی کاسب بوو لە ئیشەوە یەم بۆ ئێرانە من هەر ئیشی ڕەساسەکەم بە زۆری ئیشی ڕەساسەکەم ئیتر بە تەمام شتەکانی تر وەکو پەیکەر و وەکو ئیشی زەیتی و ئاوی ئەمانش بە تەمام خۆم فێرکەم ئێرانە ئێمە لە دوای ماحەت کە لە پەیمانگای هونەرە جوانەکانین لە دوای ئەوە هینە ئێرە بۆی زیاتر سوود وەرگرین و زیاتر ئاشنا بین بە بەهرەکەمان هەرچەنە کە لە ماحەت زۆر شت فێرەبین بەڵام بۆ زیاتر تێگەیشتنمان و زیاتر بەتوانابوونی کارەکەمان بۆی ڕوو ئەەکەینە ئێرە و بۆ زیانیاری زیاترمان لەم گەلەریە بەڕاستی ئیسفادێکی باشمان کردووە بۆ تەلەبەکان کۆمەڵێک شت هەیە لەم گەلەریە فێر ئەبیت ناتوانین لە پەیمانگایە فێر بی بچکە لە پەیمانگایە مامۆستاکان دایمە سەرقاڵن و تەلەبەی زۆریان هەیە ناو ئێرە
چکە هەمیشە تەلەبەی زۆری لێ نیە مامۆساستاریش یارمەتیدەرێکی باشە بۆ تەلەبەکان ئاسانکاریەکە بۆ فێربوون و گەشتن بۆ تواناو قۆناغی کە خۆت پێویستە و بەتەمای و ئامانجت هەیە بووی. هونەرمەند خۆی پێشەی مامۆستا بەڕاستی بێ هونەرمەند بێت یعنی بێ بەڕاستی توانایەکی واتە بێ کە مەسەڵەن بێترستەوە ئیش بکە ئەجا ئەمەش ئەزموونیە بێ دیارە ئەم لەوحەی پشتەوە ئەمە نزیکی مانگونیە زیاترە خەریکم کۆمپۆزیشنێکی بڵێن ڕیالیزمیە بەڵام لە ئەساسا من وام کۆمپۆزیشنەکە داڕشتووە کە هەموو بڵین هەموو شاعیرەکان بەیەکەوە بن هەڵبەت ئەمە شتێکی تۆزێ خەیاڵیشە چکە هەموو شاعیرەکان لە یەک زەمەنە نەژیاون لە تابلۆکەشە زیاتر ڕۆڵی نالی کە لای خۆم بەڕاستی شاعیرێکی پایابەرزە ئەنی لە چاو ئەوانی تریش شتێکی وایە کەمتر نییە بەس نالیم زیاتر خۆشەیە لە بڵێن سیادەی تابلۆکەیە یا گرنگیم زیاتر پیاوە ئەو ئەوانی تریش بەعام بە پێی مەکانە و بە پێی مەحوی و مەسەر سێکوچکەکە ئەوە هەیەتایە دیارە من بە بۆچوونی من هونەر ئەوە نییە تەنیا ینی پەیمانگا و کۆلیج و بۆ نمونە بڕوانامەکانی ماستەر و دوکتۆرا هونەرمەند پێ بگێنێ هونەر خۆی حەزە بەڕێی من حەزێکی زۆر زۆرە ینی خولیایەکی گەورەیە بۆی کە تۆ بە تایبەتی وێنە کێشان ینی ڕەسم بکەیت ڕەسمکردن خۆی چێژێکی گەورەی تایە ینی ئەوەی کە ئێوێ فێر بێ ئەوم و ئەوەنەش ئاسان نییە فێربوون ینی بەڕاستی تەمەنێکی تاکو تۆ لە خۆت ڕازی بی کە تۆ فعلەن تۆ ڕەسام بیت ئەوەنەی بتوانم و ئەوەنەش دەرفەت بێت هەم وەکو وانە وتنەوە هەم وەکو ئەوە شتێکمە بێ بۆ دەربڕین بەردەوامە بم